ناکرێ بەڕاستی چیتر حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی بێدەنگ بوەستێت و دەستەوستان ڕابوەستێت لە ئاست ئەم هەموو قوربانی و جێهێشتنی ئەم هەموو گەنجە جوانانەی کە نیشتیمان جێدەی هەڵن سەرمایەکی گەورەی نەتەوەنا. بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات زەروریەتە بێتە سەرخەت پلانێکی تۆتمەی هەبێت بۆ ئەوەی ڕێگر بێت یاخودلانی کەم بتوانێت ئەم کۆچەکەم کەم بکاتەوە. ئەوەش بەوە دەکرێت بە ڕەخساندنی هەلی کار بە گوێگرتن لە هاوڵاتیان و بە بەشداری پێکردنی گەنجان لە کای سیاسی و حکومڕانیدا و هەروەها بەشداری پێکردنی تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشدار بن لە داهات و سامانی ئەم نیشتیمانە. ناکرێ بەڕاستی جیاوازی ژیان بە شێوەیەک لای خەڵکی دروست بووە بەشێک لە تەبەقی ئاسمانەوە لە کەشکەلانی فەلەک و بەشێکیش لە برساندا دەمرێ. ئێمە لە قۆناخی وەرزی زستان داینا، ئێستا دەبینین دەیان خانەوادە وەک بینیمان لە کەناڵەکان وەک بینیمان لە میدیاکان دەبینین بە خەڵوس خۆگەرم دەکەنەوە کە ئێستا ئێمە لە سەدەی 21 داینا. ناکرێ بەڕاستی ئەو خەڵکە بەو شێوازە پەراوێز بخرێت. ئێمە ئەوە جاری یەکەم نییە بەڕاستی دەبەری ڕاپەڕین هەمیشە بەردەوام ساڵانە بریندارە، بەردەوام قوربانی بۆ دێتەوە. لە کۆی 11 تەرم هی دەبەری ڕاپەڕین تەنها 7 تەرم دۆزراوەتەوە کە ئەمڕۆ لە پێشوازیان داینە و لێرەوە هەر جەنازە و لە زێدی خۆی بە خاک دەست پێردرێ.